ئێمە ڕاستگۆییمان هەڵبژاردووە پەیمان و بەڵێن بە کەس نافرۆشین قسەکانمان ناڕازێنینەوە بەڵکو بەرنامەیەک دەخەینە پێشتان هەڵێنجراوی قورئانی پیرۆزە بریتیە لەو بەهایەنەی کە کۆمەلگا دەپارێزێت لە لادان و دژ بە گەندەڵی ئیداری و ئابووری دەبێت بەرگری لە مافی لاوازان و مەزلومان دەکات ئەمەوێ ببمە دەنگی ڕاستگۆی ئێوە لە ئەنجومەنی نوێنەران دەنگی ئافرەتی کوردی موسڵمان دەنگی ئەو گەنجەی لە هەلێک دەگەڕێت بۆ کار و خزمەتکردن دەنگی ئەو خێزانەی دەیەوێت ژیانێکی شایستە بژی لە وڵاتێکی ئارامدا و بەو توانایەی کە خوای گەورە پێمی بەخشیوە تەنها لەگەڵ ڕاستی و لەگەڵ دادگەریدا دەبم و لەگەڵ هەر هەنگاوێکدا دەبم کە متمانە بۆ خەڵک بگەڕێنێتەوە بە نوێنەرەکانیان دەنگتان ئەمانەتە بەڵێن دەدەم لە ئاستی هەڵگرتنی ئەمانەتدا بم